کاروان ستونی گوتەبێژی دەستی حەج و عومرەی هەرێمی کوردستان ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە گفتوگۆی زیاتری لەم بارەوە لەگەڵ دەکەم. کا کاروان زۆر بەخێر بێی. لە پێشەکی هەواڵەکە ئاماژەم پێکرد کە دەڵێن تا ناوەڕاستی ئەم مانگە تیر و پشکەکە ئەنجامەدرێ. بە دروستی چەندی مانگ ئەنجامەدرێەوە؟ ئایا هیچ ئەگەرێکی جارێکی دیکە دواب بکەوێ؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میرەبان پێشەکی هەرچەندە دووریشە ئەنی یەک دوو ڕشتێ پەڕیوە من پیرۆزبایی لە دامەزراوی کوردستان 24 دەکەم. بەڕاستی ئێوە تاکە میدیا بوون و زۆر بە جوانی و زۆر بە گرنگیەوە هەواڵەکانی پرۆسەی حەج و عومرەتان بۆ خەڵک گواستەوە کە من دەستخۆشی لە هەموو ستافی کەناڵ و بەڕێزیشتان دەکەم. دوای سەرکەوتتان بۆ دەخوازم. ئێمە ماوەیەکە دەستبان کردووە لە بەدواداچوون بۆ ئەو ناوانەی کە پێشکەشی ئێمە کراوە. تەبەن من دەمێت سەرەتا ئاماژە بۆ بدەم کە ئەم ساڵی یەکەم ساڵ بووە کە لە هەرێمی کوردستان حەج بە سیستەم کراوە. لە پێشتر ئەمە نەبوو. ئەم ساڵ زیاتر لە 89,000 کەس ناوی نووسیوە. تەبەن ئەم ناونووسینەش هەمووی بە خۆڕایی بووە بەبێ ئەوەی هاوڵاتی 1 دینار بداتن و هیچ بەڕەپارەیەک حکومەت وەربگرێتن. ئێمە خەریکی ئەو پێداچوونەوە بوون بە ناوەکاندا. ڕێک لە ناوەڕاستی ئەم مانگە ئەگەر 1-2 ڕۆژ زیاتر کەمتر بەڵام ڕۆژەکە بە دیاریکراوی دەستنیشان نەکراوە ئەکیت ئینشاڵڵا ناگاتە ئەوەی تیر و پشکێکی عادلانە و دادپەروەرانە لە نێوان ئەو خەڵکەدان دەکرێتن کە ناویان نووسیوە. کا کاروان باستان لەوە کردبوو کە بەشێک لە ئەوەی کە تیر و پشکەکە دواکەوتووە هۆکارەکەوەیە کە هەوڵاتیان بە هەڵە فۆرمەکەیان پڕکردەوە هەڵەکان لەچیان؟ بەڵێ هەندێک هەڵە لەوەدا بوون کە هەندێک زانیاریان بە نادرستی پڕکردبووە لە مەسەلەی پاسپۆرتە، لە موالیدا، لە شوێنی نیشتەجێبوونە. ئێمە هەر لە کوردستان 24 پێش چەند مانگێک ئەومان بڵاو کردەوە کە خەڵکێکی زۆر نزیکە 6,000 فۆرم بوو ئەمانیان بە هەڵە پڕکرد بووە. سپاس بەخوای گەورە دوای ئەم بانگەوازە خەڵکێکی زۆر هات ئەوانەمان بۆ چاکردن و ئێستا بە هەمانگی لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە من لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم لە کاکیوا و ینی ستافەکەی و کاکاکار و ئەمانە کە بەڕاستی ئەرکیان کێشاوە سیستەمێکیان داناوە کە لەسەر ئاستی وڵاتانیش ئەم سیستەمە زۆر دەگمەن و جێگەی شانازیە کە هەموو تاکی سیستەمە کاراسانی بۆ ئێوە بۆ هاوڵاتیانیش کردبوو. کار ئاسانیەکی بۆ خەڵکەوە طبعاً یەک لە کاردامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم بە سەرۆکاتی ڕێزدار مەسرۆ بارزانی ئەو بووە کە بە دیجیتالکردنی دامۆزرێزگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوی ڕۆتین و ئەرک لەسەر هاوڵاتی کەم بکاتەوە. پێشتر ئەبووایە خەڵک بێت سەر بگرێتن چەند سعاتێک لەسەر بێنێتەوە و فۆتۆکۆپی ناسنامە و کارتی نیشتیمانی و کارتی زانیاری وێنە ئەمانە هەمووی لەگەڵدا بوون. لەگەڵ ئەم سیستەمە هیچی نەویست. هاوڵاتیان لە ماڵی خۆیانەوە ئەگەر لەسەر سنوور بێتن دەیتوانی ناوی خۆی بنووسێتن و ناوەکی داخلی تیر و پشک بکرێتن و لە هەر قۆناغێکدا نامەی مۆبایل بۆ ئەم کەسە چووە کە تۆ لەم قۆناغەدا ئێستا هەموو ناوەکان خەریکە ئامادە دەبن بۆ تیر و پشک و لە ناوەڕاستی ئەم مانگە تیر و پشک بۆیان دەکرێتە. من دەمەوە لێرە زانیاریەک تایبەت بە جەنابتان وە کوردستان 24 بدەم کە ئەو ژمارەی کە پێشکەش کراوە 612 فۆرم ڕەت کراوەتەوە. بۆچی؟ ئەم ڕەتکردنەوە ئەمە خزمەتگوزاریەکی حکوومەتی هەرێمی کوردستانە. شەو نخۆنی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری و وەزارەتی ئەوقاف و بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەیە هەموو ئەمانە کە ڕەت کراونەتە ئەمانە حەجیان کردووە. هەر کەسێک حەجی کردو بێتن دەرفەت بۆ خەڵکی دیکە دەڕەخسێنرێت. کەواتە لە سیستەمەکە پیشانیەدات کە ئەگەر کەسێک پێشتر حەجی ئەنجام مابێ و ئێستا دووبارە فۆرم پڕ بکات. بەڵێ هەموو ئەوانەی کە ڕەت کراونەتەوە پێشتر حەجیان کردووە ئێمە لە پێناو بەرقراربوونی یەکسانی و دادپەروەری ئەو 612 فۆرمە لادراون کە نزیکەی ڕەنگە نزیکەی 1000 کەس دەبن. بۆیە ئەمەی کە کراوە مەبەست لێی ئەوە بووە کە دادپەروەری و یەکسانی نێوان هاوڵاتیاندا بکرێت بەبێ جیاوازی لایەن و هەر ناوچە و ناوچەگەری. کاروان ینی ئەگەر کەسێک نتوانێت فۆرمەکە پڕ بکاتەوە بە دروستی ئەبێ بێتە لای ئێوە هاوکاری بکەن یا هیچ ناوەندێکەیە بۆ هاوکاریکردن؟ ئێمە لە هەرێمی کوردستان 8 نووسینگەمان هەیە لە هەر 4 پارێزگای هەولێر، دهۆک، سلەیمانی، هەڵەبجە و هەر 4 ئیدارەی سەربەخۆی سۆران، زاخ و ڕاپەڕین و گەرمیان. نووسینگەی حەج و عومرەمان هەیە. هەر کەسێک کێشەی هەبوو بێت سەردانی ئەو نووسینگانە کردووە کێشەکەی بۆ چارە کردووە. ئەگەریش چارەسەر نەبێتن ئێمە لە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە و لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆمان چارە کردووە. و من دەمەوێت لێرەدا ئاماژە بدەم کە ئەوەی کە لە ماوەی ئەم کابینێدا کراوە بەڕاستی گۆڕانکاری زۆر جەوهەری لە پرۆسەی حەجدا کراون
وە خزمەتی کراوە کە لە ڕابردوودا نمونەی نەبووە بۆ نمونە ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم ساڵدا نزیکەی 500 مامۆستای ئاینی بەبێ بەرامبەر بە شێوەیەکی خۆڕایی ڕەوانەی عمرە کراون عمران بۆ دابین کراوە وەکو دیارەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو مامۆستایانە ئاینیانە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی ڕێزدار مەسرور بارزانی زیاتر لە 100 تا 150 مامۆستای ئاینی حەجیان کردووە بەبێ بەرامبەر ئەمە ئەی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان بەتایبەت بۆ حاجیان خزمەت گوزاری دیکە یەکەم ساڵ بووە ئیمساڵ سێشێ بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بۆ خەڵک دابین کراون کە هەمان ئەو خواردنە بدەنە خەڵک کە لەوێ کە لێرە ئەو خواردنەی کە دەخۆن هەمان ئەو تامە بێت کە لەوێ دەدرێتە خەڵک خزمەت گوزاری تەندروستی بڕوات هەبێ ئەگەر لە کاتی تەوابوونی پرۆسەی حەج ئێمە کە بەناو ژوورەکاندا دەگەڕین کە خەڵک ژوورەکان بەجێ دێڵیتن بە علاگە دەرمان خڕدەکەینەوە لەبەرەوەی ئەوەندە دەرمان و پێداویستی زۆر بەسەر حاجیاندا دابش کراوە جگەر لەوەش زۆر جار ئەو خواردنەی کە لەبەر حاجانی هەرێمی کوردستان زیاتر دەبوو بە خەڵکی دیکە ئەمە نەبێتە منەت بەڵام خزمەتێکی وە پێشکەشی خەڵکی ئێمە کراوە نەبێتە منەت ئەمە بە ئەرکی خۆمان دەزانین و لە داهاتوشدا لە کابینەی داهاتۆشدا ئینشاءالله ئەوەی کە پێمان بکرێتن پلان و پرۆژەی زۆر باشمانداناوە کە خزمەتی خەڵکی هێشتا بکەین. یەک پرسیاری دیکە بە کورتی باکەم کاکاروان ئەی لە بواری ڕێخستنەوەی کۆمپانیەکانی حەج و عومرە چیتان کردووە؟ بەڵێ لە بواری ڕێخستنی کۆمپانیەکانی حەج و عومرە لە ماوەی کابینەی نوێمدا ڕێخستنێکی زۆر بۆ کۆمپانیەکانی حەج و عومرە کراوە تا ئێستا زیاتر لە 400 کۆمپانیا لە هەرێمی کوردستان مۆڵەتی فەرمیان وەرگرتووە کە بژێوی ژیانی هەزاران خێزانی لەسەرە ساڵانە زیاتر لە 6 حتا 700,000 کەس لە هەرێمی کوردستان پرۆسەی عومرە ئەنجام دەدەن ئەگەر ئەم کۆمپانیانە نەبیتن ئەگەر ئەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێتن ممکن نییە ئەم خەڵکە بتوانن بەبێ بەم شێوە ڕێخستنە بچن جگە لەوەش ئێمە لە هەر فڕۆکەخانەیەک هەولێر سلەیمانی و کەرکووک و لە دەواازەر عەریش دوو فەرمانبەرمان دانەوە کە بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیاندا بن بۆ ئەوەی هەر کێشە و گرفتێکیان هەبێتن لەوێ بۆیان چارەسەر بکەن. دەستان خۆش بێ بە ڕێزکاروان ستونی بوتەبێژی دەستی حەج و عومرەی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. زۆر سپاس بۆ خێر بێ.